لەگەڵ دەستپێکردنەوەی دەوامی خوێندن مامۆسایانی وانەبێژ لە سنووری سەی سادق بە خۆپیشاندان چوونە بەردەم بینای بەڕێوەبەرایەتی پەروەردە ئاماژە بەوە دەکەن بەردەوام دەبن لە بایکۆت و ناچنە نێو هۆڵەکانی خوێندنەوە تا حکوومەت داواکاریەکانیان جێبەجێ نەکات ئەویش دامەزراندنیانە بە شێوەی هەمیشەیی سەرەتایی خۆمانەکەین داوای دامەزراندنەکەین هەر ئەومانەیە تەدا داوای مافی دامەزراندنی خۆمانەکەین بۆ لە کەرتیکە هەیە تا ئینادەیە دامەزراندنی هەیە بۆ پەروەردە ناگرێتەوە ئامانجمان دامەزراندنە تەنها داوای ئەوواکەین خۆتەزانی ڕۆڵێکی گەورەمان هەیە لەناو کەرتی پەروەردەیە ئەم ڕۆژکە داوامان نەکردووە هەموو وانەبێژی سەی سادق داوامی نەکردووە یعنی بەڕاستی پەروەردە پەکی کەوتووە ئەمڕۆ لێرە تەنها دامەزراندنمانەوە ئەوە تەنها شتە داوایەکەین بەڕێزان ئێمەی مامۆستایانی وانەبێژ چەندین ساڵە بەو پەڕی دڵسۆزی و وزەیەکی زۆرەوە خزمەت بە کەرتی پەروەردە دەکەین نەمان هێشتووە کەرتی پەروەردە پەکی بکەوێت مافی سەرەتایی خۆمانە کە دابمەزرێن چەندین جاری ئاداشتمان داوە بەلایەنی پەیوەندیدار بەڵام تا ئێستا بە مافی سەرەتایی خۆمان نەگەیشتوین کە ئەویش دامەزراندنە بۆیە داواکارین بەرد لەوەی پرۆسەی خوێندنی پەروەردە پەکی بکەوێت بەڕێز سەرۆکی حکوومەت بێت بەدەم داواکاریەکانمانەوە بەڕێوەبەری پەروەردەی سەی سادق وێڕای پشتیوانی لە داواکاریەکەیان ئاماژەی بەوە کرد کە دامەزراندنیان بە شێوەی هەمیشەیی لە دەسەڵاتی ئەودا نییە و داواشی لێکردن بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن داوام وایە کە بەیانی مامۆسایانی وانەبێژ بچنەوە ناو ناوەندەکانی خوێندن لەبەرەوە خۆتان نەزانن کاتێکی کەماوە خوێندن لە فەوتانە ئەگەر بێت و درێژە بم بایکۆتە بدرێ ئەوە قوتابی خوێندکاری سنوورەکەمان زەرەرەکە لە هەرێمی کوردستان 19,000 مامۆسای وانەبێژ هەیە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سەی سادقیش 490 مامۆسای وانەبێژ لە قوتابخانە و خوێندنگاکاندا هەن وەک مامۆسایانی وانەبێژ باسی لێوە دەکەن جیاوازیکردنیان ستەمێکی گەورەیە کە دەرهەق بە مامۆسایانی وانەبێژ دەکرێت کەمترین پاداش کە پێیان بدرێت دامەزراندنیانە بە شێوەی هەمیشەیی